خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە ئامادەین پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. ئەگەرچی کۆمەڵێک کێشەی جۆرا و جۆر لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا هەیە، بەڵام شارەزانی بواری دەستوریەڵێن ئێمە بەشێکی زۆر مافەکانمان لە چوارچێوەی دەستوردا زامن کراوە، بەڵام کەمتر تەوزیف کراوە یان کەمتر توانراوە سوودی لێ ببین. هەندێک جاریش یان بە ئەهمیێتەوە بە گرنگجیدانەوە وەرنەگیراوە، بەڵام لە هەمان کاتدا نەزعەیەک یان تێگەیشتێکیش هەیە کە پێی وایە دەبێت دەستوری عراقی هەموار بکرێتەوە. مافەکانی کورد لە چوارچێوەی دەستوری عراقیدا چۆن زامن دەکرێت، شەو لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان بەڕێز دکتۆرە ڕۆژگار ئەحمەد، دکتۆرا لە یاسای دەستوری. دکتۆرە زۆر بەخێر بێت. سپاس دەکەم بۆ دەرفەتە. هەروەها خاتو ئەڵماس فازڵ، ئەندامی خولی پێشترین ئەنجومەی نوێنەرانی عراق لە کەرکووکەوە لەگەڵمانە بێ گفتوگویەکەکەین لەگەڵ دوو خانمی شارەزا لە بواری یاسا و لە بواری دەستورە. دکتۆرە، ئەگەر باسی ئەوە بکەین، ینی تا چەند مافەکانی کورد لە چوارچێوەی دەستوری ئێستای عراقیدا زامنە؟ بەڵێ، سەرەتا ئێوارە باش کاکزانە، ئێوارەی بینەرە بەڕێزەکانی کورسات نیوز باش. سەبارەت بە دەستوری ئێستای عراق حەزەکەم وەبیر هاوڵاتیانی هەرێمی کوردستانی بێنمەوە، وەبیر سەرجەمچین و توێژەکانی بێنمەوە کە دەستوری ئێستای عراق جیاواز لە سەرجەم ئەو دەستورانەی کە لە پێشتردا هەبوون دەتوانین بڵێین باشترین دەستورە کە بە درێژایی طبعاً بە بەراورد بە مێژوو نەک تەنها لە کوردستانی باشوور، لە هەر چوار پارچەی کوردستان دەتوانم بڵێم کورد لە ژیانی سیاسی خۆیدا هەرگیز هیچ بەڵگەنامەیەکی یاسایی نەبووە هاوشێوەی دەستوری عراقی بتوانێت زامنی مافەکانی بکات. سەرجەم ئەو مافانەی کە پێویستە بۆ کورد زامن بکرێت و لە دەستوردا ئاماژەی پێدرا بە لە دەستوری عراقیدا ئاماژەی پێدراوە. با ئێمە بگەڕێینەوە بۆ مێژوو، هەرچەندە ئەوە زۆر تەرکیز ناخەمە سەر مێژوو کە ئەوەندە کە حەزەکەم تەرکیز بخەمە سەر جان بە دەستوریەکە. هەر لە تەشکیلکردنی دەوڵەتی عراقی لە ساڵی 1921 هەتا ئەخیر دەستوریش تا گەیشتنە دەستوری 2005 ئێمە کۆمەڵە دەستورمان هەبووە لە عراقدا. دەستوری ساڵی 1925مان هەبووە، دەستوری تا نیزامی مەلکی ڕۆخات تا ساڵی 1958 ئەو دەستورەمان هەبووە. سیر دەکەین سیرێکی مێژوو بکەین، شتێکی وا بۆ کورد زامن نەکراوە کە ئەسڵەن بکرێت بەراوردێکی زۆر زۆر سادە و ساکارج بکرێت لە بینی ئەو دەستورە و دەستوری ساڵی 2005. ئەوەی کە کورد شانازی پێوە دەکرد لە سەردەمەدا بۆ نمونە لە ساڵی 1930 یاسایەک دەرچوو ئێمە بە یاسایەکی مێژووی بۆ مافەنەتەوەیەکانی بۆ نمونە قانون اللغات المحلية باشە، یاسای زمانە خۆجێیەکان تا ساکارترین و سادەترین مافکە بەدەستکەوت ئەژمار دەکرێت کە دەڵێت زمانی کوردی زمانی ڕسمیە لەو ناوچانەی کە زۆرینەی دانیشتوانی کوردن. ئەوە تاکە ماف بۆکە کورد توانی بێتی زامنی کا لە دەستورەدا. دواتر ئەمە تا 58 کۆمەڵک بەیانات تەسریحات هەبووە، هیچی جێبەجێ نەکراوە، هیچی نەیتوانیوە خۆی بدادە خۆت بە شێوازێک زامنی مافەکانی گەوری کوردکە کە مقارنە بکرێت لەگەڵ دەستوری 2005 عراقی. دوای ئەوە دوای ڕوخانی نیزامی مەلەکی کۆمەڵک دەستوری ترمان هەبووە لە دەستوری لە 58ەوە هەتا 2003 لە مەرحەلەیەک لە سەردەمی نیزامی بەعس کێشەیەکمان بۆ دروست بوو دیاردەی دەستورە موقەتەکان، لەوێدا هەندێک مافی سەرەتایی بۆ کورد زامن کرابوو، بەڵام دووبارە دەڵم ناگاتەوە ئاستێکی ئەمە ئەوەی کە لە دەستوری 2005 زامن کراوە. بۆ نمونە دروستکردنی زانکۆی سلێمانی، مجەمەعی عیلمی و بەیانی 11 ئازارمان هەیە کە بەیانی 11 ئازار بیرمان نەچێت بەیان بۆ ڕاستە کۆمەڵک حکمی زاتی جێگیر کردووە بۆ کردو و کۆمەڵک مافی تری جێگیر کردو بۆ کورد، بەڵام دووبارە لە ئاستی تموحی شۆڕش و بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد نەبووە. بۆیە ناکرێت ئێمە بەراورد بکەین لە بینی دەستوری 2005 لەگەڵ هەموو ئەو دەستورانەی کە پێشتر لە عراقدا هەبوو. ئەوە چ جای بەراوردی بکەین بەو مافانەی کە بۆ بەشەکانی تری کورد لە پارچەکانی تری کوردستان زامن کرابێت. دەستوری عراقی تو هەر بگەڕەوە مادەکانی سەرەتا سیرکەین، بۆ نمونە مادەی 3 دەستوری عراقیمان هەیە، مادەی 4 دەستوری عراقیمان هەیە، مادەی 3 دەڵ العراق بلد متعدد القوميات والأديان والمذاهب. هەر ئەلێرە ئێمە اعترافمان پێکراوە کە عێراق
وڵاتێکی متعدد القومیاتە کەواتە دان بە نەتەوەی کوردانراوە. مادەی 4 باز لەوە دەکا اللغة العربية واللغة الكردية هما اللغتان الرسميتان كواتا زماني كردي وزماني عربي أو ساكارترين ما فنجا كديت ناوروكي دستوري عراقي 2005 براستي اما وكونتوا تاوري زور زياتر لكن او دستورات كردو خوتواني عربيه كرديه بالتاكيد بدلنيه مثلا تو وكو مثلا كخاوني بروانامي دكتوراه الى ساي دستوري لا تبرقي مثلا ما ترسيتي ولا تبرقي شي زور يعني دڵخۆشی کە زامنی مافەکانی کورد کراوە لە بەرەوەی ئێمە تاریخێکی هەم خوێناوی هەم مەساویمان هەیە لە عێراقا لە چوارچێوە ئەو پێکەوە ژیانێکە هەبووە وەکو جێی دڵخۆشینێک مەترسی زۆرینی زۆری بڕگەکانی دەستوری عراقی جێگەی دڵخۆشین هەر لە دابشکردنی اختصاصاتەکانی دەسەڵاتەکانی ئیتحادی و هەروەها دەسەڵاتی هەرێمەکان کۆمەڵێک دەسەڵاتێکەوە دەسەڵاتی دەوڵەتی فیدرالیە دواتر دین بۆ دەسەڵاتی هەرێمەکان هەرێم کۆمەڵێک دەسەڵاتی پێدراوە باوەڕکە من بەراوردم کردو لە بینی ئەو دەسەڵاتانەی کە دراوە بە هەرێمێکی فیدرالی وەکو هەرێمی کوردستان و هەرێمێکی فیدرالی وەکو هەرێمی کوێبێک یا هەرێمە فیدرالیەکانی سویسرا و هەرێمە فیدرالیەکانی وڵاتە فیدرالیەکانی تر ئەوەی کە خۆشبەختانە کە دراوە بە هەرێمی کوردستان زۆر زیاتر لەوەی کە لە سیستەمە فیدرالیەکانی تر داوێنە بە هەرێمەکان ئێمە دەسەڵاتێکی فراوانمان هەیە کە دەکرێت سوودی لێ بین جگە لەوە کە کۆمەڵێک دەسەڵاتمان بەپێی دەستوری عراقی پێدراوە اختصاصاتی حەصری و تایبەتە بە هەرێمەکان لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک دەسەڵاتی مشتەرەکمان هەیە هاوبەشمان هەیە کە ئێمە دەکرێت لەگەڵ حکوومەتی فیدرالی بەیەکەوە ممارەسەی بکەین تەنانەت لە دەستوری عراقی باز لەو دەکات ئەگەر هاتوو لەو دەسەڵاتانی کە هاوبەشن مشتەرەکن ئەگەر هاتوو کێشەیەک ڕوویدا لە نێوان یاساکانی تایبەت بە هەرێمەکان و هەروەها تایبەت بە دەسەڵاتە فیدرالیەکە ئەو لەویەت بۆ یاساکانی هەرێمی کوردستان ئەوانەی کە لە پشتی نووسینەوەی دەستوری تازەی عراقیان ئەو دەستوری ئێستای عراقی بوون بۆ کورتوانیویانە زۆر نەتەوەیانە بیری لێ بکەنەوە با دڵنیایە نەک نەتەوەیانە زۆر دانایانە حەکیمانە من بیرم دێت ساڵی 2005 کە دەستوری عراقی و ڕاپرسی بۆ کرا تەمەنم نەدەگەیشتە ئەوەی کە بتوانم دەنگ بدەم ئێستش لە زۆر شوێن باسی دەکەم داخە لە دڵمدا دەمبینی سەرۆک مام جەلال بە گوڕوتینەوە زۆر سوور بوو لەسەر ئەوەی لە ڕێگەی ڕاگەیانەکانەوە لە ڕێگەی دابەزین لە ڕێگەی ئۆرگانە حیزبیەکانەوە جەختی لەسەرەوە دەکرێت کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەنگ بدەن بە دەستوری عراقی لەو حکمەتە ئەو کاتە تێنێ دەگەیشتن بەڵام دوای ئێوە کە خۆم بڕوانامەی دکتۆران بەدەستێنا لە دەستور سەیرم کرد کە کۆمەڵێک مەواد لە دەستوری عراقیدا جێگیرکراوە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوازێک جێگیرکراوە کە لە مێژووی سیاسی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا هەرگیز وێنەی نەبووە بۆیە بەو شێوازە سەرۆک مام جەلال سوور بوو لەسەر ئەوەی کە ئێمە دەنگ بدەن بە دەستوری عراقی و خۆشبەختانە دەستوری عراقی ئێستا ئێمە هەرێمێکی فیدرالین لەناو دەوڵەتی فیدرالی عراقدا و بەپێی ئەو دەستورە دانراوە بە هەرێمی کوردستان نەک تەنها لە دوای 2005ەوە بەپێی قانون ئیداری دەولی عراقی و دواتریش بەپێی دەستوری 2005 کە ئەم دەستورە بەرکارەیە دانراوە بە هەرێمی کوردستان و سوڵتاتی هەرێمی کوردستان و سەرجەم ئەو بڕیار و قەراراتانەی کە لە هەر سێ دەسەڵاتەکانی یاسادانان و جێبەجێکردن و دادوەری و دەرکراون هەر لە 92 هەتا دەرکردنی ئەو دەستورەوە دەستکەوتێکی زۆر ینی شەرعێتدانە بۆ لەسەر ئەوە ئەکەین زۆرم پێ خۆشە ینی خانمی کورد بە وردەکاریانەوە لەناو ئەو بابەتانەیە بەڕاستی جێگەی شانازیە بۆ هەموو کوردێک حاکم هەڵباسڵاو لێبێ ئەم کاتت باش مەسەلەن لێرە لەگەڵ دکتۆرە ڕۆژگار باسی ئەوەمان کرد کە ئەو باسی کرد کە کۆمەڵێک مافی زۆر باش لەناو دەستورە بۆ کورد زامن کراون زمانەتی جێبەجێکردنی ئەم بابەتانە چین بە تایبەتی ئێمە تا ئێستاش کۆمەڵێک کێشەمان هەیە کە ئەگەر بگەڕێنەوە بۆ دەستور ڕەنگە بە جوانی تەفسیر کرابێ زۆر سڵاو ڕێزم بەخێراتنی ئەو خوشکە ئازیزە و سڵاوم بۆ جەنابت و کورساتی ئازیز سەبارەت بە کێشە دەستوریەکانی کورد لە دەستوری عێراقدا دیارە بابەتەکە زۆر هەڵەگرێ و زیاتر لەوە خۆی دەبینێتەوە کێشەی کورد زیاتر لە نووسینی دەستوران نیە بەڵکو ئەم دەستورە کاتی خۆی کە داڕێژرا بە نێوەندگیریەکی نێودوڵەتی دوای ئەوەی بە تایبەتی لە کاتی حکمی برێمەر کە قانونی سڵتەی ئیتلافی موقت هات دواتر داڕاشتنێکی دەستوری و یاسایی بۆ کرا لە سەردەمی مەجلیسی حکومە کە جەنابی مام جەلال و سەرجەم هێزە شیعەکان سنیەکان کورد عێراق لە پێناوی پاراستنی هەم مافەنەتەوەیەکان هەم تاکە کەسیەکان و هەم بەداڕشتنێکی
ڕەچاوکردنی لایەنە دانیشتوەکانی عێراق بە برایانی مەسیحی و یەزیدی و کورد و شەبک بە شێوەیەکی گشتی باسی لەوە کردووە مافی کەسێتی چۆنچۆنیە بەڵام بەشێک لە گرفتەکانی کورد ئەگەر بینە سەری کە لەگەڵ دەستوری عێراقدا دەستوری عێراق پێی دەوترێت دەستورێکی مەڕن لە ڕووی قاونیەوەتە نەرمونیانە مەجای کار و کارکردنی تێدا هەیە و جوڵانەوەی تێدا هەیە هەموو کات گرفتی کورد لە جێبەجێکردنی دەستور بووە لە جێبەجێکردنی کاتە یاساییەکان بووە مەسەرەن بە جۆرێک لە جۆرەکان هەندێک لە یاساکان یەکلا نەبوونەتەوە یەک لەوانە یاسای نەوت و گاز هەندێک یاسا هەیە دەرنەچووە کە ئەلێ یونەظم بقانون واتە بەشێک لەو گرفتانەی کە سەری هەڵدا لە کاتی جێبەجێکردنی دەستوری عێراقدا پەیوەندی بەوەوە هەبوو جێبەجێی یاسا دەرچوونی ئەو بابەتانەی کە بەشێکیان هەم سیاسین هەم ئابوورین هەم پەیوەستە بە ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە ئەمە یەک لە ڕوانگەکان ڕوانگەی دووەمیان ئێمە دەستور یاسایەکی باڵایە کە هەموو عێراقی پابند کردو بە خۆیەوە و شتە نمونەیەکانی لەسەر ئاستی عێراق داڕشتووە بەڵام ئەوەی کە دێتە خوارەوە بۆ کێشەکانی و بابەتەکانی نێوانی هەرێمی کوردستان و عێراق لە مادەکانی 115 ئەوانە کە باز لەوە دەکات سەروەت و سامانی هەرێمی کوردستان و عێراق چۆن چۆنی دابش ئەکرێ بە تایبەت ئەلێ سەروەت و سامانی هەر شارێک هەر پارێزگارێک لە پارێزگاکانی عێراق مڵکی گشتیە بۆ دەوڵەتی عێراق و یونەظم ذلك بقانون دەرنەچوونی هەندێک یاسا بوو بە مایەی گرفت بە تایبەتی بۆ هاوڵاتیان و دانیشتوانی هەرێمی کوردستان هەندێک کات کە گرفتی موچە و کێشە و لێکەوتەکان و ئەوانەی کردو جێبەجێکردنی داڕشتنی ئەو جۆرە یاسایانە زیاتر سنگ ئەدا بەوەی کە دەستورەکە ئێمە بتوانین پابندی بین و جگەلەوەی کە داڕشتنەکەی جوانە و باشە بەجددی لە بەرژەوەندی هەموو گەلی عێراقا بەڵام گرفتی بەشێکی کورد لەوەیە لە کاتی جێبەجێکردنی یاسانەکان تووشی ئاستەنگ نەبین باشە خات وەڵماس ینی ئەوەی کە تایبەتە بە مەسلەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستان لە چیا تا ڕادەیەک مەسەن ئەوێ ڕەنگە بۆ پرسەنەتەواتەکانمان زۆر گرنگ بێ بە تایبەت کەرکک لە چیا مەسەلەن دەست لەسەر بریندانراوە و دەتوانرێ پشتی پێ ببەسترێ لە حاڵەتێکا کرد مەسەلەن لەماوە ڕابردووە ڕەنگە کەمێک کەم تەرخەمیان نەپڕژانە سەر هەبێ لە مەسلەی جێبەجێکردنی ئەو مادانەی ناو دەستور کە تایبەتن بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێم یەکەمیان جێبەجێکردنی مادەی 140 بوو ئەگەر بێتە سەر قانونی دەوڵەتی ئینتیقالی پێشتر کە لە مادەی 58 خۆی بینی دواتر گەڕایە سەر دەستوری دا ئەگەر هاوکارانە ما بکەن سەوتی خۆی بینیەوە باش بگاتە من سوپاسیانەکەم ببوورە فەرمۆ نازەم دەنگم ئاسایە فەرمۆ تەوقیتاتی زەمەنیمان هەیە ئێمە بەڵێ سپاس دەکەم بە قوربان ئێمە کاتمان هەیە دیاری کراوە بۆ جێبەجێکردنی مەسەلەن مادەی 140 ئەو تەوقیتاتانە کە کاتەکان دیاری ئەکا کاتی گەڕانەوەی ئاوەرەکان کاتی جێبەجێکردنی پارەدان و خزمەتکردنی ئاوەرەکان کاتی استفتاکردن و بڕیاردان لەسەر کەرکووک چکە مۆزوعەکە بەس کەرکووک نییە ئێمە لە سەردەمێک لە سەردەمەکان کە پەیوەستە بە ئیحسای 57ەوە کفری کەلار چەمچەماڵ قادرکەرەم دووسخورمات و ئەمانە هەمووی بەشێک بوون لە کەرکووک کە دابرنراون ئەو تەوقیتە زەمەنیانە بۆ ئێمەی کورد کێشەی دروست کرد لە ناوچە دابرێنراوەکان کە لە کاتی خۆیدا ئەم شۆنانە نەگەڕانەوە سەر کەرکووک و ئستفتا نەکرا کە بڕیار بوو تقریبا کۆتایی مانگی ساڵی 2007 عفوان جێبەجێ بکرێ و خەڵک قەرەبوو بکرێتەوە بە مادەی 140 کە بڕی 10 ملیۆن بوو بۆ هاوڵاتیان و پارچەیەکی زەوی نیشتە جێ بکرێ ئەو کاتە زەمەنیانە کێشەی دروست کرد لە ناوچەکانی ئێمە ئەمە یەک دووەم کێشە ئەو نەوت و گازە بوو کە ماوەیە هەرێمی کوردستان پێوەی ئەناڵاند لەگەڵ عێراقا کە ئەو ئیتیفاقیاتانەی لە نێوانی سۆمۆ شەریکەی سۆمۆ و لەگەڵ عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە مستەحقاتە نەوتی و نانەوتیەکان بوو کە ماوەیەک بوو بە ماوەیەکی تا ئێستاشی پێوە بێ ئازارێکی زۆر بۆ نەهامەتی بۆ هەرێمی کوردستان کە موچەی موچە خۆرانی هەرێم دۆ ئەکەوت ئەمە یەکێک لەو گرفتانە هۆکارەکەی چیە پابند نەبوونە بە دەستور پابند نەبوونە بۆ ئیتیفاقیاتانە و ئەگەر دەستور لە کاتی خۆیدا ئەو یاسانەی دابڕشتایەتەوە وەک باسم کرد هەندێک بابەتەی ئەلەی و نەظم بقانون ئەمە ئەو کێشانەی لا ئەدا دوو لە کاتی هەر گرفتێکە لە نێوانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا
لە کاتی دەرچوونی یاسا ئەگەرچی اعتراف کراوە بە سەرجەم ئەو یاسانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرچووە لە دوای تەشکیلبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانەکەی بەڵام لە حاڵەتی تەعارضە لە هەندێک بابەتە قانونی عێراقی ئەچێت بەسەر زاڵ ئەبێ بەسەر قانونی یاسای یاخود حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای داڕشتنی ئەم دەستورە وەنێوەن گیریمان هەموو کاتێ دادگای باڵای فیدرالی عێراق بووە کە بەشێک لە کێشەکانی خۆشبەختانە چارەسەر کردووە بەڵام ئەمێنێتەوە مەسەلەی لە حاڵەتی وەها لە حاڵەتی قەرارەکانە بۆ یەکلاکردنەوەی قابلی تەفسیرە ئەڵماس خاتو ئەڵماس تعیوستان لە دادگای فیدرالی بینیوە لە هیچێک لەو قەرارانەی ئەو ماوەیە بەڵێ زۆر باشترینیان ئەوە بوو کە سەبارەت بە مادەی 140 بوو کە ئەڵی وتی تەوقیتاتە زەمانەکان ئەگەر لەبیرتان بێت چەند ساڵێ لەمەوبەر تانەی لێدرا کە گوایە لە 2007 تەواو ئیتر کۆتایی هاتوو ئەو مادەیەکی زەمەنی بوو مەفعولی نەما و جێبەجێ ناکرێت ئیتر مردووە نەخێر لێرە تانەمان لێدا لە دادگای باڵای فیدرالی عێراق و وتی نەخێر تەوقیتاتی زەمەنی ئیجراعاتێکی کاتیە و تەئسیر ناکە لە خودی ئەسڵی دەستورەکە کە مادە قانونێکەی کە داڕێژراوە ئەوە یەک سەبارەت بە موچەی موچە خۆرانی هەرێم بە هەمان شێوە دادگای باڵای فیدرالی عێراق تەدەخلی کرد و بڕیاری ئەوەیدا کە حکوومەتی عێراق پابندە بەوەی موچەی موچە خۆرانی هەرێم بداتەوە لە تەفسیری نصوصی دەستوری قانونیە نێوەنجیر لە نێوانی هەردوو لایە ئەبێ دادگای باڵای فیدرالی عێراق بێ کە مافی ئەوەی هەیە تەفسیری نصوصی دەستوری عێراق بکە ئەمەش خۆشبەختانەوە ئەکە چەند فلتەرێکەیەواتە ئەبێ ئێمە بڵین ئەگە دەستوری عێراق کە داڕێژراوە فلتەریشی هەیە تەنانەت حتا بۆ دروستکردنی هەرێمەکان کۆمەڵێ مەرج و شەرت و شروعی هەیە لە ناوی خۆیان کەوە ئەکە زەمانەتێک بداتە پێکهاتەکانی عێراق بتوانن پێکەوە بژێن ئەمە ئەوە ناگەیەنێ هەندێک کات خەرقی دەستور نەبووایەتە ئیجراعاتی تەوقیتی کێشەی بۆمان دروست نەکردووە بەڵام هەموو کات گەڕانەوە بۆ گفتوگۆ بۆ ئەو تەوافقە سیاسەی کە جەنابی مام جەلال داڕێژەری بوو لە دروستکردنی حکم و دەسەڵات کە بۆ بینای بنەمای ئەتیفاق لە عێراقی تازەی پێک هاتوو و جێبەجێکردنی یاسا کە هەموو کاتێ هێزی یاسا هێزی دەسەڵات بووە ئەمە وای کردووە بەشێک لە کێشەکان هەرچەند ئەستەنگی تێکەوت بێت بەرەو پێشچوونێکی خۆی بەخۆیەوە بینیوە لە کاتی دانیشتن و گفتوگۆکان و تەفسیرکردنی ئەو نصوصە دەستوریانە وەک باسم کرد کێشەی مڵکداریمان هەبووە کە عینەن بە یاسا دەستوریەکانە داڕێژراوە هەیئەتی بۆ دروستکراوە لەسەر ئاسی تەنفیزی بەشێکی چارەسەر بووە بەڵام ماوە ئەوانەی کە مەبەستێتی کورد هێشتا چارەسەر بێ و بتوانێت سوودی لێ ببینێ بۆ خزمەتی گەلەکەی و دانیشتوانی سەرجەم شار و شارشقەکان بە تایبەت بڵێن ناوچە داپەڕەنەکە خانەقین و مەندەلی و ئەوانەیە بە تایبەت مەسەڵەن کێشەی مڵکدارەتی کێشەی جوتیاران شت هەیە ما بێتن کە پابەند نەبوو بێ پێی حکوومەتی عێراق و هەوڵیدا بێکاتی پێگوشتی بێ بەڵام بە گشتگیری شتێکی تیانی سیاسەتێکی ستەم لێکرا و زوڵم لێکرا و بەرامبەر هیچ پێکهاتەیەک بە پێکهاتەکان بە شێوەیەک وڵا حاکم ئەڵماس من لەگەڵ پێشنیازێکەکەم بۆ تۆ بۆ دکتۆرە ڕۆژگاریش شەڕی ئەوە بکەن وەک دوو خانم لە هیچێک لە هەڵبژاردنەکانە کۆتا نەمێنێ یعنی ماشەڵا دوو خانمی شارەزاد و خانمی زیرەک شارەزا لە یاسا و لە دەستور و لەو هەموو عمقی یاسایی و دەستوریەی عێراق وڵا حیفەوە باسی ئەو بکەن کە کۆتایەوەنێ دکتۆر ڕۆژگار بەدڵنیەوە من ئەوە وەکو ڕۆژنامەنووسێک لێرە حەقا شەڕی ئەوە بکەن هەم تۆ هەم حاکم ئەڵماس ڕێگە نەدەن بڵێ وڵا بە کۆتا ژنەڕە ژنیەوە زامان هەیە پژگیری لەو بیرروبۆچوونەت دەکەین بەڕاستی هەیە مقابلەیەکەی بەخوا ڕەنگە پێیان ناخۆش بە هەندێکیان 4 دقیقەوە بەوردی باز ناکەن من دەستخۆشیتان یەکەم دکتۆرە ڕۆژگار مەسەلەن من ئەمەوێ پرسیاری ئەوە بکەم زۆر جار بە هەندێک جار بە کەم گرنگجەوە سری دەستوری عێراقی ئەکرێ ئێستا باسەکەیت بە پێچەوانە شەو کە من لە پێشەچەکەوتم زۆر جار ترسێک هەیە کە دەستورە هەموار بکرێتەوە ئەی کە خراپە بۆ ئەو ترسە هەیە لە هەموارکردنەوەی وار بەڕاستیش مەترسیەوە هەیە کە ئەگەر بتوانن و مەسەلەن بۆیان بکرێت هەمواریکەنەوە
طبعا خۆشبەختانەیەکێک لەو شتانێکی ئێمە بەدەستکەوتی زین لە ناو دەستوری عراقی 2005 بەرکار ئەوەیە کە جیاواز لە دەستورە موقەتەکانی پێشتر و لە دەستورەکانی تری عراق ئێمە دوو زۆر دەستورمان هەیە دەستورمان هەیە پێوتە دەستوری نەرم دەستور هەیە پێوتە دەستوری چۆن بڵێ ڕق جامد دەستوری عراقی دەستورێکی جامدە ڕێکارەکانی هەموارکردنی دەستوری جامد زۆر قورسرە لە ڕێکارەکانی هەموارکردنی دەستوری نەرم و خۆشبەختانە دەستوری عراقی ساڵی 2005 دەستورێکی جامدە بۆیە عەرب ناتوانێت ئێمە بۆ بترسێنێکە هەر کاتێک ئەوان زۆرینەن و لەبەرەوەی ئەغلەبیەن بێئاگا لەوەی کە سەرکردە حەکیمەکانی کورد و سەرۆک مام جەلال و توانی ویانە بە شێوازێک مافەکانی کورد بچەسپێن لە ناو دەستوری عراقی ساڵی 2005 کە زۆرینە هەرگیز نەتوانێت حکم بکات لە هەموارکردنی دەستوردا مادەی 126 و 142 دەستوری عراقی باز لە هەموارکردنی دەستور دەکات و باز لە ڕێکارەکانی هەموارکردنی دەستور دەکات و باز لەوە دەکات کە ناکرێت هیچ پرۆژە یاسایەک یاخود دەستوری هەموارکردنی دەستوری عراقی بەبێ ڕەزامەندی دوو لە سەرسەی ئەندامانی ئەنجومەن نوێنەران بکرێت جگە لەوەش هەرێمەکان یاخود سێ پارێزگا کە سێ پارێزگاکە و کاتە ئێمە پارێزگای هەڵەبجەمان نەبوو هەر سێ پارێزگاکەمان هەبوو سێ پارێزگا هەر کاتێک ڤیتۆی هەبوو لەسەر هەمواری دەستور ئەو کاتە ناکرێت دەستور هەموار بکرێتەوە بەوە کورد دەتوانێت مشارکێکی حەقیقی و ڕاستەقینە بێت لە پرۆسەی سیاسی لە عراقدا و لە داهاتووشدا ناکرێت هەمواری دەستور کاتێک کە زیان بگەێنێت بە بەرژەوەندی سیاسی و ئابوووریەکان و مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هیچ هەموارێکی دەستور بەبێ ڕەزامەندی کورد خۆی ناکرێت جا بۆیە من دەڵێم دەستوری عراقی دەستکەوتێکە لە مێژووی سیاسی نەتەوەی کووردە نەک تەنها لە باشوور هاوشێوەی نییە و پێویستە سەرکردایەتی سیاسی کورد حکوومەتی هەرێمی کوردستان خۆی هەمیشە دەستور بکا بە پاساو لە داهاتوو لە ئێستەشدا نابێت عراق بە ئێمە بڵێت مامەڵەکردنمان لەسەر ئەساسی دەستور بێت پەرژینێکیان چۆن بڵێم زەمانەتێک بێ گرانتێک بێ بۆ ئەوەی کە لادانێک لەو دەقە دەستوریانە نەکرێ ئەو پرسیارێکی جوانە بە تەئکیدێکێک لەو شتانی کە زەمانەتی حەقی ئێمە دەکات و حقوقە دەستوری مافە دەستوریەکانمان دەکات بوونی دادگای باڵای فیدرالیە دادگای باڵای فیدرالی کە یەکێکە لە دەستە باڵاکانی دادوەری لە عراقدا بەپێی دەستوری عراقی کاتێکە بڕیارێک دەردەکات بڕیارەکانی بات و ملزەمن کەواتە هیچ دەسەڵاتێک ناتوانێت لە بڕیارەکانی محکمە اتحادی دەرچێت بینیمان طبعا ئیشی دادگای باڵای فیدرالی وەزیفەی سەرەکیەکەی بریتە لەوەی کە بزانێت ئایا کاتێکە یاسایەک دەردەچێت کۆمەڵک وەزیفەی هەیە ئایا ئەو یاسایە گونجاوە لەگەڵ دەستوری عراقی دژناوەستە لەگەڵ دەستوری عراقیدا خۆ ئەگەر دژوەستا لەگەڵ بەندەکانی دەستوری عراقیدا ئەو کاتە بڕیاردەدات بە هەڵۆشانەوەی ئەو یاسایانە ئێمە بینیمان لە قەراری محکمەی اتحادی ساڵی 2024 سەبارەت بە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرال و هەروەها شایستەدارایەکان و موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بڕیارێکی دەرکرد کە بەڕاستی لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێمی کوردستان بوو من ناوی دەنێم بابیرم نەچێت ئەو قەراری محکمەی اتحادی ئەوەندە گرنگە سەبارەت بە موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناوی دەنێم تاپۆی ڕەشی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شایستەدارایەکان بە شێوازێک بوو کە حتا ئەم عراقی فدرالە بمێنێت و هەرێمی کوردستان هەرێمێکی فدرالی لە ناو عراقی فدرالدا بمێنێت موچەی موچەخۆران و شایستەدارایەکانیان گرنتیە بە پێی قەرارێکی محکمەی اتحادی دکتۆرە ئەگەر دەستور بەو شێوەیە باسی لەو استحقاقانە لەو مافانەی کورد نەکرد با بە تایبەتی لەسەر مەسەلەی کە موچە لە زمنیان ڕەنگە لەوەکو لە چوارچێوی سەرۆتە نیشتیمانیەکان هات پێکە لە مادەی 111 12 ڕەنگە جەنابەت وردە بزانی بەڵام ئەگەر وانە بۆە زۆر جار باسی ئەوە کرا کە تێگەیشتێکی شۆڤێنی بۆ هەرێمی کوردستان هەیە ئەو وەختە خراپتریان بەسەر نەیەنای ئەگەر ئەم دەقە دەستوریان بەدڵنیایەوەنجا بۆیە ئێمە دڵمان زۆر خۆشە بە دەستور ینی دەستور زەمانەتی باڵاترین وەسیقەی یاساییە تۆ بەڕێگەی لە ڕێگەی وەسیقە یاساییە و توانی زەمانەتی مافەکان بکەیت بە دڵنیاییەوە ئێستاش عێراق هەرچەندە ئێمە دایم دەبێت بە شێوازێکی ئاشتیانە هەوڵدەین لەگەڵ هەموو پێکاتەکانی عراقدا بژین نابێ ئێمە ئەوە زیندوو بکەینەوە کە ئێمە دوژمنین لەگەڵ یەکتری واقعەکە هەر چۆنێک بێت بەڵام بیریشمان نچێتەوە بە دڵنیایی و نەزایەکی شۆڤێنی هەمیشە لە ناو عێراقدا هەیە کە دەیەوێت کە دڵخۆش نییە بەو دەستور عێراق و بۆ مافانی هەرێمی کوردستان کە چەسپێنراوە لە ناو دەستور بەڵام خۆشبەختانە بە دانایی سەرکردەکانی ئێمە و سەرۆک مام جەلال ئێمە بە شێوازێک مافەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە دەستوری
عراقیدا چەسپێنراوە کە لە ڕێگەی دادگای باڵای فیدرالیەوە جگە لە تەکیدکردنەوە لەو مافانە ناکرێت پێشەیلی مافەکان بکرێت و هەر پێشەیلکارێکیش بێ ئەوە تەسیر لە سومعای عراق دەکات و هەروەها لە بنەمای سەروەری یاسا لە عراق دەکات و ئەو دڵخۆشەی جەنابەت وەکو شارەزایەکی وردی دەستوری یان یاسای دەستوری مادە هەیە لە ناو دەستورە لە بەرژەوەندی کورد بێ بەڵام نەپڕژابینە سەر ئەوەی کە بە وردی جێبەجێ بکرێت یان شەڕی بۆ بکرێت چکە ئەو ماوەیە بە تەواوەتی هەم خەڵکو و هەم سیاسەکانی شۆژڕۆڵ کران بە پرسی موچە کە بابەتێکی زۆر گرنگ بوو. ئەوەی کە حاکم ئەڵماسیش باسی کرد دابشکردنی یەکسانی سەرواتی عراق یعنی مثلا لە دەستوری عراقیدا هاتووە کە سەرواتی عراق مڵکی هەموو هاوڵاتیانی عراق و عراق دەبێت بە هەماهەنگی لەگەڵ دەوڵەتی عراق لەگەڵ حکوومەتی عراق لەگەڵ حکوومەتی هەرێمەکاندا بە هەماهەنگی کار بکەن بۆ دەرهێنانی ئەو سەروەتانە و بە شێوازێکی یەکسانیش دابش بکرێت بەسەر هاوڵاتیانی عراقدا ئەخۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش هاوڵاتی وڵاتێکی ترنین هاوڵاتی عراقین بۆیە ئێمە سودمەند دەبین لەو نصوصە دەستوریانە و دەتوانین بەکاریان بینین هەمیشە و کاتێکە ئەم جاران کە موچە هاتمن بینیم دوای ڕێکەوتنە سیاسەکە طبعاً ئێمە جگە لە دەستور دایمە واقعەکەیەکە لە عراقدا بەداخەوە ئیتفاقاتی سیاسیمان هەیە دەستورە جا من ئەوەم بینی کە ئەگەر لە شوێنەکان دۆزیتانەوە پاساوی ناردنی موچە نووسرا بوو پاڵپشت بە دەستور و هەروەها بە بڕیارەکەی دادگای فدرالی ئێمە موچەمان نردووە کەواتە عراق خۆشی ناچارە هەمیشە هەم دەستوری عراقی و هەم قەراری محکەمەی ئیتیحادی چونکە بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی باتومولزەمە بۆ حکوومەتی عراقی و ناشتوانێت خۆی لێ بدزێتەوە ئێمە زۆر دەتوانین پێداگیری بکەین بۆ حکوومەتی داهاتووی عراق و ئێستەی عراقیش لەسەر ئەو قەراری محکەمەی ئیتیحادی سوور بین لەسەر ئەوەی کە حکوومەتی عراق ئەو قەرارە جێبەجێ بکە بۆ ئێمە بتوانین بەڕاستی زمانەتی مافی و شایستەدارایەکان جگە لە مافەکانی تر شایستەدارایەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان زۆر باشم گەیاندە ئەوەی پرسیاریەوە بکەم کە بەڕاستیمە لە بەردەم هەڵبژاردنێکین هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق زۆر کەس بە ڕەنگە بە شێوەیەکی تر سەیریکا بۆ ئەوەی کە خەڵک زۆر ماندووە ئەمە لە دوای گفتوگۆکەم لەگەڵ حاکم ئەڵماس گەڕێن وڵات حاکم ئەڵماس بە دەقیقی مادەی 140 ئێستا ئەکرێت بە مادەیەکی وەکەوەی باس کرا بە ڕێزت باس کرد بە مردوو سەیریکەنیان ئەگەر بێت و خۆمانی بۆ مشت و ماڵکەین هێشتا دەستکەوتی زۆر گەورەتر ماوە و کاری زۆر باشتر ماوە لە چوارچەوەی ئەو مادەیە بیکەین. ئەو مادەیە هەر ئەوە محکەمەی ئەتیحادی باڵای فدرالی وەک باسم کرد یەکلای کردەوە کە مادەیەکی زیندووە بە عەرەبیەکەی پێی ئەوترێت تەوقیتاتی زەمەنی بۆ جێبەجێکردنی یاسایەک تۆ یاسا کەدا ئەڕێژرێ بنەماکانی یاسا چین یەکەم شت گشتگیرە بەرژەوەندخوازە گشتیە و مادەکانی بتەوە وەڕێکاری یاسایی توندی بۆ دا ئەندرێ بۆ دەستوری عێراق بۆی هیچ پێکهاتەیەک چووکە لەسەر بنەمای تەوافق کە کاتی خۆیدا ڕێژرا بە نێوەندگیریەکی نێودەوڵەتی بە خۆتان بە بیرتانە ئەمریکەکان ئەو کاتە لەوێ بوو سەرجەم قادە عێراقیەکان ئەو سەردەمە دایان ڕشتەوە بە ئامادەبوونی خەڵکانی پسپۆر ئەگەر من بەبیرم بێ ئەو کاتە ئێمە لە شار و شارۆچکەکانی عێراق هینی بۆ ئەکرا یعنی کۆبوونەوەی گشتی هاوڵاتیانی بۆ ئەکرا بە مەبەستی ڕای وەرگرتن و شارەکەتکردنی هاوڵاتیان بۆ بابەت و بەندەکانی بۆی ڕای خەڵکی لێوەرگرێ واتە ئەلێرە ئەگەر باسی لەوە بکەین کە بەندەکان گشتگیرە و کێشەی کەمە مادەی 140 یەکێکە لەو مادانەی کە زیندووە و هیچ گرفتێکی نییە و هەر فەقەرەیەک لە ئەلیفەوە حتایە لە بەندەکانی دەستوری عێراقی ملزەمە بۆ هەر تاکێکی عێراقی کەواتە هیچ جیاوازێک نییە لە بینی مادەی یەک و مادەی 142 ئەوە کە سەرجەم مادە دەستوریەکانی عێراق ئەگرێتەوە لەبەرەوە مادەی 140 مادەیەکی زیندووە دەستوریە تەوقیتاتی زەمەنی ئیجرائێک حکوومەت بە تەنفیزەکەی بابەتە بەجێکارەکەی ئەوێ یا خاوی ئەکاتەوە یا خولی لێ ئەدزێتەوە یا گرفتە یاسایەکان ئەمنە نای گرفت ئەمە مانای ئەوە نیە هیچ مادەیەک لە مادەکانی دەستوری عێراق ئێلغا ئەبێتەوە بەڵکو هەمووی پابندی پۆیە بۆیە کاتێککە چێشمەکێش لە نێوانی حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق ڕوو ئەدا ئەڵێن کاکە مەرجع کوێیە ئەبێ بگەڕێتەوە پابندی بە دەستوری عێراق ئەوە بۆتە بنەمای داڕشتنی ئەو یاسایی کە تەنزیمی پەیوەندیەکان خۆ یاسا چیە یاسا شتێکی داڕێژرایی وەزعیە وایە ئاەتی قورئان یەخوانە خواستە هاتی بێتە خوارەوە نووسینی دەسە بەڵام لە پێناوی بەرژەوەندیەکی گشتگیری ملەتێک هەموو لایەنە سیاسیەکان کە ڕێک کەوتونە توانیویانە داڕشتنیەکی یاسایی جوانی بۆ بکەن کە بتوانن
تاک و پێکهاتە و لایەنەکان و سەروەت و سامان و دەسەڵاتی ئەم وڵاتە بە دەسەڵاتی دادگاییەوە بە دەسەڵاتی سەربازیەوە بە سەررجەم دەسەڵاتەکانەوە بکەنە خزمەتی گەل و نیشتیمان لێرەدا بتوانێت کۆمەڵێ احتیکاکات دروستە بێ یا بلین بەرژەوەندخواز دروستە بێت لە کاتی جێبەجێکردن بۆ کات و کاتی دیاریکرا و بەڵام ئەمەش دەستور چارەسەری ئەکا کە ئەبێتە بنەمای یەکلایکردنەوەی ئەو کێشانە بە ناوی دادگای باڵای فیدرالی عێراق کە ئەبێتە مەرجع بۆ هەموو لایەک. زۆر باشە حاکم فازڵ سەرنجم ڕۆی بۆ کۆمنتەکەی کاکشکورەڵێ ئەڵێ بۆ ڕسمی معاملات دانیشتەوە. باسی ئەو پرسیارم کرد بەڕێز دکتۆرە مناقەشەی شێ لە زمانەوانە خۆی لە عەرەبیە جەناب شارەزای و حاکم ئەڵماسی شارەزایە تای تەنیس لە کوردیانی مش بە کوردی قساکە نەتوانم بڵم دکتۆر ویستم لە ئەوڵەوە قساسەکەی منە بەخوا باوەڕ بکە کاکزانە بەر لەوەی بێمێکێک پەیوەندی کردی دکتۆرە ئەو کارتەکە بەنیازین ئێمە بۆت چاپکەین هەڵەیەک تێتم هەڵەکە چییە؟ وتی هەڵەکە ئەوەی نووسراوە دکتۆر بۆ نەنووسیوە دکتۆرە تم کاکە لە فەرهەنگی زمانەوانی کوردی زمانی پاراوی شیرینی کوردی جیاوازی نەکردو لە نێوان ژن و پیاو دەبێت بگەڕێەوە بۆ کوێ مؤنەس و مزەکەری نییە بەڵە نێر و ینی ئەوەیەکێکی تر لە گەوری و جوانی پاراوی شیرینی زمانی کوردی ئەوەیەکە جیاوازی لە نێوان نێر و مێ نییە بۆ لە زمانی عەربی ئەو جیاوازیە زۆر زۆر زەقا لە زمانی ئەڵمانی نێرومەی زۆرە بەڵام زمانی شیرینی کوردی جیاوازی نەکردو لە نێوان نێرومێ بۆیە بۆ خۆشم ئەوم هەیە حەز ناکەم تاوان زمانی عەربی زمانێکی دەوڵەمەندە بەڵام حەز ناکەم فەرهەنگی زمانێکی تر بێتە ناو فەرهەنگی زمانی کوردی و بە شێوازێکی فەرمی بۆ کورد ڕەنگە پەیوەندی بە کەلتوری عەرەبەوە نەبێ ڕەنگە پەیوەندی بەوە هەبێت کە ئێمە زۆر متەدەینین زۆر پابەندین بە احترامێکی گەورەمان بۆ قورئان هەیە بەدڵنیاییەوە جاواب بەڵام زمان شتێکی ترە خوای گەورە ئەو هەمونەتەوەی دانا و زمانە خۆی ئەمە دروستمان نەکردو ڕەب العالەمی زمانێکی تابێت پێبەخشیون و بێمە سەر بابەتەکەی خۆمان کە ئەوش ئەوەیە ئێمە بەرەو هەڵبژاردنە ڕۆین بۆ ڕۆژی هەینی دیاریکراوە بۆ ئەوی بانگەشی هەڵبژاردن بکرێت لێرەوە دێتە پێشەوە کاڵێن با زۆر ڕاشکاو بە مەسەلەن ئەڵێن ئەوانەی ئەچن بۆ موچەی خۆیانە و بۆ ژیانی خۆیانە و ئەگەر ڕاستە بێت لە بەرامبەر هەموو ئەرکێکا مافیش هەبێت بەڵام ئەتوانرێت چی بکرێت لە داهاتوە بۆ زامنکردنی مافەکانی کورد لە چوارچێوەی ئەو دەستورەکە هەموومانەسە باسیەکەین و ڕێزت بە وردی باسی گۆ لەگەڵ ئەڵماسخانە ینی ئەتوانرێت چی بکرێت ئەگەر تیمێکی باش و سەرقاڵ نەکرێن بەوەی هەی تەیف سامی ئیمزای کرد هەی فڵان مدیر عامە ئشعاری نارنازام چی کرد چی نەکرد تا موچەیەک دێ وەکو خەریکی ئەو دەستوریانە بێت ئەتوانرێت چی بکرێت کاک زانم پێشترش ئاماژەم پێدا ئەنی دەستوری عراقی کۆمەڵێکی زۆر مەوادی تێدا هەموو ئەو بەند و مادە و بڕگانە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە زۆر جار یاسایەک دادەڕێژرێت لەوانەیە بەسەر ئێمە کووردا تێپەڕ بێ ئەگەر بێت و نەزانین کە ئایا ئەو یاسایە چۆن داڕێژراوە و شارەزای تەواوی بڕگە دەستوریەکان و بنەما دەستوریەکان نەبین لەوێ زیرەکی نوێنەرانی کورد و دڵسۆزی نوێنەرانی کورد دەردەکەوێت کە گومان نییە هەموو نوێنەرێکی کورد کە لە بەغدایە دڵسۆزە بەڵام دەبێت وریابین خەمخۆر بین و لێزان بین لێزانی گرنگە لە کارەکاندا یاسایەک دەردەکرێت یاساکان ڕاستە بە زمانی کوردی و زمانی عەرەبی بەڵام لە زمانی یاساییدا ئێمە کێشەمان هەیە زۆر جار من وەکو یاساناسێک وەکو مامۆسایەکی زانکۆ لاوانێ لەلایەن بەشەکانی ترشە بڵێن ئێوە بۆ زۆر زاراوەی عەرەبی بەکاردێنن هەتا ئێستا ئێمە زمانێکی پاراوی کوردی یاساییمان نییە ئەو کێشەیەمان لە عێراقیش زۆر بۆ دروست دەبێت بۆیە داڕشتن کاتێککە تەرجمە دەکرێتەوە زمانێکی ستانداردمان نییە بەڵێ دانە ڕێژاوە تا ئێستا بە شێوازێکی فەرمی لەوێدا لێزانی ئێمە دەردەکەی و زیرەکی ئێمە لە نووسە دەستوریەکان تا چۆن بتوانین جاری وا هەیە بە واوێک بە ئەلفێک بە وشەیەک پێشەری مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکرێت ئەگەر ئێمە لێ بێ ئاگابین ئەو کاتە بەسەرماندا تێدەپەڕێت بەڵام ئەگەر ئێمە بە ئاگابین لێ و درکمان هەبێ بە نووسە دەستوریەکان ئەو کاتە دەتوانین زوو درکی پێ بکەین و نەهێڵین بەسەرماندا تێبپەڕێت شارەزای ئەوانە هەیە مەسەڵەن خەڵکانێک بچنە ئەوێ ئەنیمە هاوڵاتی دەبێت لە دوازار بەدڵنیاییەوە بەدڵنیایی ئەم هەم پارتە سیاسیەکان کە نوێنەری خۆیان دەنێرن ئەو نوێنەرانە دەنێرن کە بتوانن بەرگریکارێکی باش بن لە مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دڵنیام سەرجەم نوێنەرانی پارتە سیاسیەکان و بە تایبەتیش لێ ناشارمەوە
لاوانێ من ئەگەر بڵەمی حزبەکەی خۆم باز دەکەم حەقی پارتە سیاسیەکانی ترم نییە گوڵ بژێر دەکرێن بزانن ئێمە چێ دەتوانێت بە باشترین شێواز دیفاع لە مافی نەتەوەکەی بکات ئەوانە هەڵدەبژێردرێن و دڵنیام هیچ گومان لەوەدا نییە کە هەمومان بۆ ئەوە کار دەکەین کە دیفاع لە مافی نەتەوەکەمان بکەین لە بەڵام بەپی توانستی زانستی هەر کەسێک بەڵام ئەبێ بەرمەبنایەکت هەبێ بە دڵنیایە ئەلێوێ توانستی زانستی ڕۆڵ دەبینێ بۆ نمونە هەر کەسە و بەپێی اختصاصی خۆی بەڵام تۆ کە شارەزای یاسا و دەستوربی بە باشتر دەتوانانی درکی پێ بکەیت و دەتوانی درک بۆ بکەیت کە ئایا لەکوێدا خەریکە شتێک بەسەر کووردا تێپەڕێت نەهێڵی بەسەریدا تێپەڕێت نەهێڵی مافینەتەوەکەت پێشێ بکرێت نەهێڵی ئەوەی کە لە دەستوری عراقی 2005 هاتوو کە بە دەستکەوتێکی مەزن ناوی دەبین و کە چەندان و سەدان و هەزاران قوربانی و شەهید و خوێنمان بۆ ڕشتووە هەزاران پێشمەرگەی ئەم نیشتیمانە ڕۆڵەی ئەم نیشتیمانە باوەڕ بکە هەمووی بۆ ئەوە شەهید بوون کە ئێمە بتوانین مافەکانمان لەو بەڵگەنامە دەستوریەدا جێ بکەینەوە تاوانێکی ئاینی ڕەوشتی ویژدانیە کە من ئەوە بەدی ناکەم لە نوێنەرانی کووردا بە دووری دەبینم نوێنەری کورد نابێت هەرگیز کەم تەرخەم بێت دەبێت بەو پەڕی بەرپرسیارەتیەوە ئیش بکات بەو پەڕی دڵسۆزیەوە بەو پەڕی لێزانیەوە بیر لەوە بکاتەوە ئەوەی کە ئەرکە لە سەرشانی ئەولا لە عێراق ئەوەیە کە بتوانێت بە باشترین شێواز گرنتی مافە دەستوریەکانی هاوڵاتیانی هەرێم کوردستان بکات بتوانێت گرنتی مافە داراییەکانیان مافە مەدەنیەکانیان مافە سیاسیەکانیان مافەکانی پێشمەرگە و مافی سەرجەم چینەکانی تر بکات چونکە ئەو بەرپرسە و دەبێ ئەو بەرپرسیارەتی هەڵبگرێت و دڵنیام هەمووان هەڵی دەگرن دڵنیام کە هەمووان خەمخۆری مافی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبن و بەبێ هیچ گومانێک ئێمەش دەتوانین بە هەمان شێوە و هەمان نەفەس و ئیحساس و هەستی نیشتیمان پەریوەریەوە احساسێکێ مەسەلەن دەستورێک پیاوێکی گەورەی وەک سەرۆک مام جەلال کە دووست بەی یادی کۆچی دواییەکەیەتی نووسی بێتی و بێی دیفاعی لێ بکەی لە پێناو میلەتەکەت ئەوەش کۆمەندیە شەرەفمەندیە پێشتر ئاماژەم بەوە کرد لە دڵی مندا داخ بوو کە دەمبینی سەرۆک مام جەلال چەند بە دڵەوە چەند بە هەست و بە ئەحساسەوە لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە لە ڕێگەی دابەزین بۆ ناو خەڵکەوە داوای لە خەڵک دەکرد دەنگ بدن بە دەستوری عراقی ئێستا من گەیشتمە قۆناغێک بتوانم دیفاع لەو دەستورە بکەم کە سەرکردەی حەکیمی گەلی کورد و سەرکردەدانەکانی ترگەلی کورد بەشدار بوون لە نووسینەوەیدا وە گەلی کورد خۆی دەنگی داوە لەسەری وزامنی مافەکانی گەلی کورد دەکات شەرەفە بۆ ئێمە بتوانین داکۆکی کاربین لەو دەستورە زۆر باش حاکم ئەڵماس ینی ئەتوانرێت چی بکرێت تۆ بە ڕێزیشت تەجروبەتەوە ڕەنگە لە دوای ئەوە کۆمەڵێک تێبینیت بۆ دروست بوو بێ کۆمەڵێک مەسەلەن دیمەنی دیکە هات بێتە بەرچاوت کە ئەتوانرێت لە ڕووی یاسایی و دەستوریەوە وەکو کێشە هەڵپەسێراوەکانیان ئەو کێشانێک کە هەیە بتوانرێت هەنگاوی بۆ بندرێت لە داهاتوودا ڕاست ئێمە بەرەو هەڵبژاردنین و ئەنجومەنیی نوێنەرانی نوێ و حکوومەتێکی نوێ پێک دێت و باز لە گۆڕانکاری ناوچەی ئەکرێت لە عێراق و وڵاتانی دەوروبەر ئەتوانرێت لە حاڵەتێکی وەهادا چۆن بەرمەبنای ئەو دەستورە مافەکان جددیتر کاریان لەسەر بکرێت زۆر سپاس دیارە کاری سەرەکی پەرلەمان خۆی لە چیا ئەبینێتەوە یەکەمیان داڕشتنی یاسایە کە پێی ئەوترێت تەشریع ئەوی تریان بە دوواداچوونە کە پێی ئەوترێت ڕقابە باشە ئەم دوو بابەتە پەیوەستن بە یەکتریەوە ئەنجا بە زمانە شیرینەکەی دکتۆرە ڕۆژگار ئەو بە زمانێکی پەتی و ئێمەش لەم کەرکووکە زۆر تعریب و تەبعیز کراوین بەداخەوە یعنی زمانەکانمان تەنانەت تێکەڵ بووە بە سێ زمان کوردی و عەرەبی و تورکمانیش کە زۆر بەمان ئێستا کەرکووکیەکان پێمان ئەوترێت سێ مەوج با بە قسە عامی خۆشەکەی خۆمان قسە بکەین ئەمە واکە تۆ بتانی لە کاتی دەسەڵات یاسادانان ئەو یاسایانە بتانی بچەسپێنی کە مافە دەستوریەکانی ملەتی کورد لە بەژەندیاتی وەکو مافی دارایی وەکو مافی گشتی هەر بابەتێک ئەگەر پێیوەست بێ بە بابەتی پەروەردە بێ تەندروستی بێ دادگا بێ وەرزش بێ تۆ لەکوێوە دای ئەڕێژی چۆن ڕێکارە یاسایەکانی بۆ ئەگری لە ڕێگەی داڕشتنی ئەو یاسایەوە بێ جوانترین یاسا فترێک ئێمە کارمان لەسەری کرد هاوتاکردنی موچەی کەسوکاری شەهیدانی کوردستان و پێشمەرگە لەگەڵ وزارەتی شەهیدانی عێراقا ئەمە یەکێک لە هەرە بابەتە سەرەکیەکە بووکەماوەیەکی باش ئێمە بە دوواداچوونمان بۆی کرد و پەیوەندیەکی باشمان هەبوو ئەو سەردەمە لەگەڵ نوێنەرانی خۆمان لێرانە بۆی بتوانین بە تایبەت لە وەرگرتنی مافە سەرەتایەکانیان کە ئەویشیان وەرکردنی خوێندکارە لە زانکۆکان هاوتاکردنی موچەکانیانە
داڕشتنی ئەو یاسایانەی کە لە بەرژەوەندیانە بە وەرگرتنی ماف و زەوی و هەر بەرژەوەندیەک یعنی کەسێک خۆی کرۆتە قوربانی بۆ بێت موچەکەی هاوتانە بێ لەگەڵ هاوتایەکی عێراقی کە شەهید بۆ تەنانەت ئەو شەهیدە پێشمەرگانەی کە لە سەردەمی داعش لە پێشمەرگە شەهید بوون لە کەرکووک و لە حەویجە و لە خانەقین و لە شوێنەکانی تر ئەوانە بەشێکیان توانیمان بیان خەینە سەر یاساکانی عێراق بەڵام ئەوانی تر کەسێکی پێشمەرگە کە گیانی خۆی بەخت کردووە لە سەنگەر و ئێستا موچەکەی 200,000 یا 500,000 بەجددی چۆن بەراورد ئەکرێت لەگەڵ یاسای مؤسسەی شوهەدای عێراق کە پێ ئەوترێ یاخود زیندانە سیاسیەکان ئەم کارانە چۆن ئەتەوێ جێبەجێکەی چارەسەریکەی لە ڕێگەی ڕێکارە یاسایەکانەوە ئەم ڕێکارە یاسایانە بنە ئەوەی کە پاراستنی مافی گەل و نەتەوە و نیشتیمانەکە بۆ ئێمە و پێشم وایە شەرێکی بەرژەوەندخوازی ملەتەکەمانە کە تۆ بتوانانی لە ڕێگەی بابەتە یاسایەکانەوە کێشە چارەسەرکەی ئەگەر کورد جاران پێشتر بە چەک ئێمە لە شاخ شەرمان کردووە ئێستا سەردەمی قەڵەمە و بمانەوێ نەمانەوێ وەکو کورد ئێمە ئێستا پشکێکین لە عێراق و بەشدارین لەم حکوومەتەی عێراقە بە هەموو گیر و گرفتەکانیەوە کە هەیە لە ئیدارەیە و ئەمە قسەی جەنابی بەڕەحمەت بێ سەرۆک مام جەلال بۆ وەداڕێژەری ئەندازیاری ئەو بابەتە ئێستا کە جەنابی سەرۆک بافڵە لە کاتی دروستبوونی هەر کێشە و گرفتێکدا ڕاست ڕێگەکە دەگرێتەوە بەر بۆ چارەسەرکردنی گرفتەکان لە ڕێگەی بەغدا بۆ لەبەرەوەی یەک بنەما تەوافقەکەی کەدا ڕێژەرەوە پێشتر لەگەڵ لەلایەن جەنابی مام جەلالەوە کاری لەسەر کردووە لەگەڵ هێزە عێراقیەکانە دوو چەتری کۆکەرەوەیە بۆ هەموو لایەکیان و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە فعلەن ئێمە بنەمای دەستور بنەما ئەساسیەکانی کارەکانمانە و زیاترش ئەبێ پەنابەرینەوە بۆ داڕێژنە یاساییەکان کە مافی تاکە کەسێتیە لەو دەستورەیە کە بەرژەوەندی ملت و گەلەکەمان ئەپارێزێ واتە گشتگیری پرۆسەی هەڵبژاردنەکە خۆی دەبینێتەوە لە جێبەجێکردنی دەسەڵاتێکی داڕاشتنی یاسایی بەرژەوەندخواز لە پێناوی گەل و نیشتیمان. حاج مەڵباس پێم خۆش بەرنامەکەمان دوور و درێژتر بێ بەڵام کاتەکەی من هەر ئەوەندەیە ئەگەر دوا سەرنجی خۆتم پێ بڵێ سوپاس دەکەم. وەڵی هیوادارم ئێمە هەموو کاتێک پێکەوە یەک دەست و یەک تیم بین هەر کاتێک تیمێکی بەهێز ڕۆیشت بێ بۆ بەغدا توانیوێتی لەسەر ڕێبازەکەی جەنابی مام و سەرۆکمان بڕواتە ڕێوە و بتوانێت بەشێک لە کەلێنەکان کەوا ڕوو ئەدا لە کاتی جێبەجێکردنی یاسا بتوانێت مافەکانی تاکە کەسێتی بۆ هەرێمی کوردستان و عێراق و بەتایبەتی ناوچە دابڕێنەوەکانشدا بڕێژێ و بتوانین ئێمە مافەکانی هێزی پێشمەرگە و مامۆستایان و شایستە دارایەکان و شایستە نەتەوەیەکانمان نیشتیمانیەکانمان بپارێزین و بتوانین لە ڕێگەی ئەو دەقە یاسایانەی کە دا ئەڕێژرێنەوە بەقەد ئەو قوربانیە گەورەیەی کە لە ئەنفال و کیمیاباران و ئەو هەناسە ساردیانەی ملەتەکەمان بەدی کردووە لە یاساکانە بتوانین بیچەسپێنین و ببینە بەرژەوەندخوازی ئەم ملەتە ئەوە مای سەربەرزی و دڵخۆشیە بۆ ئێمە کە بتوانین کێشە و گرفتەکانی هەرێم و عێراقش چارەسەر بێت. سپاس خاتو ئەڵماس دکتۆر ڕۆژگار دەنگدانش یەک لایکەرەوەیە بۆ ئەو بابەتە. زۆر سپاس بۆ بەڕێستان لە کۆتاییدا سپاسان دەکەم و وەکو حاکم ئەڵاس وتی تەمەنا دەکەم کە ئێمە بتوانین لە بەغدا تیمێکی بەهێزمان هەبێت بۆ تیمە بەهێزەوە بتوانین داکۆکی کاری مافە دەستوریەکانی سەرجەم چین و توێژەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بین لە پێشمەرگە و فەرمانبەران و کەمەندامان و هەموو چین و توێژەکان تا بتوانین دەنگمان دلێرتر بێ دەنگمان بەهێزتر بێ لە داکۆکیکردن لە مافەکانیان دووبارە سپاس بێەوە. سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕۆژگار ئەحمەد دکتۆرە لە یاسای دەستوری مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێستە سپاس بۆ بەڕێز حاکم ئەڵماس فازڵ ئەندامی کولی پێشتری ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کەرکووکەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ ئەو دوو خانمە شارەزا و زیرە کووریە هەر بژی هەر بمێنن. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنەوە شەمولاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.